ڕوبەڕوو بۆ یەکەم جار دوای 2 ساڵ وەزیرانی دەرەوەی کۆمەڵەی حوتی وڵاتانی پیشەسازی دوور لە یەکتر ڕۆژی سێشەممە لە لەندەن چاویان پێکەوت. بەرنامە ڕێژێکی تاو لە بەردەستدایە بۆ ئەو کۆبوونە وڵوتکەیەی 2 ڕۆژە بەردەوامە. سەرباری پەیوەندیەکانی کۆمەڵەی حوت لەگەڵ رووسیا دوا بە دوای دەرکردنی رووسیا لە کۆمەڵەکە پاژەوەی ئەو وڵاتە لە ساڵی 2014دا نیمچە دوورگەی کریمیای بەهێز لەکاندەوە سەر نەخشەی وڵاتەکەی. وەزیرانی کۆمەڵەی حوت لەشکرکێشی ئەو دوایەنەی سوپای مۆسکۆیان شەرمەزار کرد لەسەر سنووری ئۆکرانیا. ئەگەر رووسیا هەڵسوکەوتی سەرکێشانە یان شەڕانگێزانە هەڵبژێرێت ئێمە وەڵاممان دەبێت، بەڵام ئێمە چاومان لە تاوسەندنی بارودۆخەکە نییە. پێمان باشترە پەیوەندیەکی جێگیرتر و پێشبینی کراوترمان هەبێت. وڵاتی چینیش لەسەرەوەی بەرنامەی کارەکەدایە. مەبەستی ئێمەوە نییە هەوڵ بدەین چین جڵەو بکەین یان بەری پێبگرین. ئەوەی ئێمە دەمانەوێت ئەنجامی بدەین پشتیوانیکردنی ئەو سیستەمە نێودەوڵەتیە کە لەسەر بنەمایەک دامەزراوە. میدیاکانی دەوڵەتی چین ڕۆژی سێشەممە ویلایەتە یەکگرتووەکانیان تومەتبار کرد بەوەی بەوتەی ئەوان بەمەبەست ئەو هەرایان گەورە کردووە کە وڵاتی چین هەڕەشەیە. شیکەرەوە جۆن کێرتۆن دەڵێت کۆمەڵەی حوت پابەندە بۆ بنەمایانەی لەوەتەی کە لە ساڵی 1975ەوە دامەزراوە. بۆ ئەوەی ئەندامەکانی خۆی بپارێزێت و بەهاکانی دیموکراسی کراوە و ئازادی تاک لەسەر ئاستی جیهان پەرە پێ بدات، ئەوان لە ساڵی 1975ەوە لەلایەن رووسایەکی پەلهاوێژەوە هەڕەشەیەکی توندیان لێکرا. ئەو ڕۆکەش لەلایەن رووسیاوە هەڕەشەیان لێ دەکرێت هاوکات لەلایەن چین و ڕژێمە تاکڕەوەکانی دیکەشەوە. بەریتانیاش بانگێشتی وەزیرانی دەرەوەی ئوسترالیا، هەندستان، ئەفریقای باشوور و کۆریای باشووریان کردووە بۆ ئەو گفتوگۆیانە بەمەبەستی سەرنجەکانی لەندەنە لەسەر ناوچەی زەریای هیندی و زەریای ئارام. کەواتاوەی ئێمە دەیبینین لە دایکبوونی خێزانێکی دیموکراتی فراوانترە. ئەگەری ژامادە بن ناوی ئەو وڵاتەکانیان لە پاڵ وڵاتە دیموکراتەکەدا دابنێن، ئەوە بۆ کۆمەڵەی حوت دەبێتە ئاماژەیەکی بەهێزتر. هەروەها وەزیرانی دەرەوەی کۆمەڵەی حوت گفتوگۆیان کرد لەسەر وەڵامدانەوەی هەماهەنگی بۆ کودەتا سەربازیەکە لە میانمار و سەرکوتکردنی توندوتیژانە دژی خۆپیشاندانی دیموکراسی لە وڵاتە. هەروەها گفتوگۆشان لەسەر کشانەوەی ئەمریکا و ناتۆ کرد لە ئەفغانستان کە لە مانگەدا دەستی پێکرد. دڵنیا بوونەوە لەوەی کە توانای مامەڵەکردن لەگەڵ لە ناوبردننی تیرۆر دەپارێزین. ئەو دەستکەوتانەی کە لە ئەفغانستان بە سەختی تیاندا براوە بووین لەدەست دەچین و لە کۆتاییدا پەرە بە دیالۆگ و پرۆسەی ئاشتی دەدات کە بە قازانجی هەموو ئەفغانیەکان دەبێت. هاوکات چالاکوانان داوا لە کۆمەڵەی حوت دەکەن بۆ دڵنیابوون لەوەی کە وڵاتانی هەژار دەستیان ڕادەگات بە ڤاکسینی دژە ڤایرۆسی کۆرۆنا و نەتەوە یەکگرتووەکانیش دەڵێت نزیکەی لە سەدانەوەی هەموو ئەو ڤاکسینەی لە سەرتاسەری جیهاندا بەڕێوە بووە بۆ وڵاتە دەوڵەمەندەکان بووە. وەڵامدانەوەی بەرەنگاربوونەوەی پەتاکە دەبێتە بابەتی سەرنج لە کاتێکدا بەریتانیا میوانداری کۆبوونەوەی ڕێبەرانی کۆمەڵەی حوت دەکات لە مانگی 6دا. کەوا دیارە یەکەمین سەردانی جۆ بایدن دەبێت وەک سەرۆکی ئەمریکا بۆ دەرەوەی وڵات.